وەپارێکی مانی چێکی لێرە بۆ من وەکو خوێندکارێک هاتووم ئەمڕۆ بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر ئەم پرۆژە جوانانە کە بەڕاستی دەستخۆشیان لێ یەکەم دەرفەتی کاری ناوازیان ڕەخساندۆ بۆ خوێندکارەکان هیوادارم بەردەوام بن. خۆ ئیشە هەیە؟ بەڵێ. ئەی کە ئیشە هەیە چێکی لێرە؟ ڕاستیەکەی ئیشم هەیە بەڵام مرۆڤ پێویستە دایم لە ئیبداع بێت، دایم لە نوێگەریا بێ لەوانێ من دەرفەتی کارێکی زۆر باشترم بۆ بڕەخسێت و بتوانم بیکەم. خۆ لە چی خوێنی ئێستا؟ خۆم لە کارگەڕیم. ئەتەوێت لە چ بوارێکە ئیشی خۆ چی پێ خۆشە؟ ڕاستیەکەی من زیاتر حەزم لە بواری بزنسە، لیدەری، وتەبێژی ئەمانە خۆمی تیابینەوە باشترین شێوە. بزنس بۆی دەوڵەمەند بی؟ بەڵێ. بۆ پارێکی مانی. باشە یەکشی ترم پێ بڵێم ئەگەر ئەو هەلیکارانی کە لێرەیە کامێنە زۆر بەدڵ بوو. ڕاستیەکەی هەلیکارەکانی کە لێرەیە ناڵم هەمووین بەدڵ بوو بەڵام دووسەیەکی وەکو پرۆژەی ریسایکلینەکە ئەمە زۆر باشە چونکە ئەتوانم لە خزمەت گوزاریەکی زۆر باشە بۆ کۆمەڵگەکەمان وزائیدەن چەند هەلێکی کاری تر بەڵام کێشەیەگێ لێرەیە ئەمەژەی پێم هەموو کارەکان فڵ تایمە یعنی هەنێک کارێ پێویستی بە پارت تایم هەیە هیوادارم توانن ئەو کێشەیە چارەسەر بکەن. واتە ئەو هەلیکارانی کە لێرە ڕاگەیەنراوە سەرجەمی فڵ تایمە. فڵ تایمە یعنی تەلەبەیە من وەکو خۆم ئێستا خوێندکارم بەڵام ئەگەر کارێکە بە پارت تایم بێت توانم بیکەم بۆ نا. واتە هیچ کام لەمانە بۆ خوێندکاران ناگونجێ. زۆربەینە با بڵێین زۆربەی. ئەتەوێ لە چ جۆرێکی بزنسە ئیش بکەیت؟ وڵی تر بزنس جۆری زۆرە خاصن کڕین بێ فرۆشتن مارکێتینگ بێ ئەمانم زۆر حەز لێ. دەستی فرۆشتنە هەیە؟ بەڵێ؟ دەستی فرۆشتنە هەیە؟ کۆرس. ئەتوانین مشتری هەڵخەڵەتێنی؟ طبعاً یعنی چۆنڵی دیبلۆماسی قسەکردن خۆی ئەوەی مهمە. کۆنتاکت ئای یعنی زمانی جەستە هەموو ئەمانەم تایە خۆشمی تیابینەوە بەڕاستی زۆر کەسیش پێشنیاریان بۆ کردم تر ئەمڕۆ گەر دەرفەت هەبێ ئیشەڵڵا ئەمەوێ چۆنەڵی ئیشە بدۆزمەوە.